بەڵێ زیاتر قسە دەکەم سەبارەت بە بارودۆخی عێراق و پێش هاتە نوێیەکانی بەردەم پرۆسەی سیاسی لە عێراقدا بەڕێز عەقیل تایی چاودێری ئەمنی و سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز عەقیل تایی ئەم کاتت باش دوێنێ عێراق وەشەقامی سیاسی عێراق بەسەر دوو بەرەدا دابەش بوون لایەنگرانی سەدر و چوارچێوەی هەماهەنگی پێتان وایە ئەمە کە نمایشی هێزی مەدەنی بوو بەرامبەر بە یەکتر ڕوویدا یا ناوی دەنێن شۆڕش یا خۆپیشاندان یا هەر شتێکی دیکە؟ بسم الله الرحمن الرحيم. خواهی گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرەکانی کوردستان 24. حیفە ئەوەی کە دەیبینین کە چەقبەستوی عێراق گەیشتۆتە تەقینەوە مەش لەبەر سیاسەتە هەڵەکان کە لەسەر ئایدۆلۆژی بنیات نەنران یاخود لە سەرفکرێک کە خزمەتی وڵات بکرێ یاخود بەرنامەیەکی ڕوون بێ. هەمومان بینیمان لە 2003 تاوەکو ئێستا هەموو 4 ساڵێک جارێک خەڵکانێک دێنە پێشەوە حزبە سیاسیەکان زۆر دەبن وای لێ هاتووە کە کۆمەڵی هەڵبژاردن پێک دێن پێش هەڵبژاردن فکرێک و ئایدۆلۆژیەکی دیاری کراویان نییە بۆ خزمەتکردنی وڵات بەرنامەیەکی نیشتیمانی حکومیان نییە هەمویان بۆ بە دوای مەکاسبی خۆیاندا دەگەڕێن. دواتر ئەو ململانەیە کە هەیە لە نێوان سەید مالکی و موقتەدا سەدر گۆڕاوە بۆ ململانەیەک لە بینی خەڵک کە لایەنگرانی تەیاری سەدری و مالکین. بە حیفەوە ئەمە دەڵێن نەمان دەویست کە بگاتە و ئاستە و پەنا بەخوا زیاتریش نابێ. پەنا بەخوا گفتوگۆ دەبێت لە نێوان لایەنەکان ئەوانەی کە بۆ وڵات منافەسە دەکەن. من پرسیارێکم هەیە لەو لایەنانە ئەگەر داواتان لێ بکرێت کە دەچنە دەسەڵاتەوە بۆ عێراق قبولی دەکەن بێگومان هەمیان قبولی ناکەن. بۆیە پێویستە کە گفتوگۆ هەبێ و هەروەها مبادرەتەکان لە پێش چاو بگرن ئەوەی کە ڕێزنێ چیروان بارزانی داوای کرد و هەروەها چوارچەوەی هەماهەنگیش وەڵامی هەبوو بەڵام تەیاری سەدری تاوەکو ئێستا وەڵامیان نەبووە. تەمەنا دەکەین کە باشە پێتان وایە گەر چوارچێوەی هەماهەنگی سازش بۆ سەدریەکان نەکات و نەتوانن سەدر لەم پرۆسە سیاسی ئێستا ڕازی بکەن چی ڕوودەدات؟ هەنگاوەکانی داهاتوو لە بەردەم پرۆسەی سیاسی عێراق چی دەبێت؟ بەڵێ ئەگەر هاتوو تەنازولات نەبوو لە هەموو لایەنەکانەوە بۆ بەرژەوەندی گشتی بۆ خەڵکی عێراق لە پێناوی هاوڵاتیانی عێراق کە لە ڕەوشێک و ئەزمەیەکی تەندروستی و ئابووریدا تێدا پەڕن پێویستە هەموو لایەنەکان تەنازول بکەن بۆ ئەوەی پرۆسەی سیاسی بەردەوام بێ. ناتوانین پرۆسەی سیاسی پەک بخەن و دەستوریش پەک بخەین. ڕێگای یاسایی هەنە من پێم وایە کە چوارچەوەی هەماهەنگی مرونەی هەیە و هەروەها بەڕێز موقتەدا سەدر تەیاری سەدری ڕەنگە داواکاریەکانیان زیاد بکەن بۆ ئەوەی بگەن بەوەی کە دەیانەوێ. من پێم وایە کە هەموویان تەنازول دەکەن بۆی خوێن نەڕژێ بەداخەوە ئەوەی کە دەیبینین ئەو گردبوونەوانە ئەو خەپیشاندانانە کە خەڵک دەیکەن ئەمە هەمویان لە یەک ناوچەن هەمویان لە عێراق هاتوون هەمویان هاوڵاتی یەک هۆزن داوا لە سەرکردە سیاسیەکان دەکەم کە ڕێنەدەن بەمە ڕێنەدەن بۆی کە هاوڵاتیان بەرامبەر یەک ڕاوستن هەمویان بەیەکەون کە ئەویش عێراقە پێویستە تەنازولات هەبێ لەلایەن هەمویانەوە هەر یەکیان بەشی خۆی بۆ ئەوەی خزمەتی عێراق بکەن. باشە بەڕێز عەقیل زۆر سناریۆ دەخەنە بەردەم ئەم حکوومەتەی کە ئێستا بڕیارە پێکبێنرێت لە داهاتوودا بزوتنەوەی ئیمتداد کە نوێنەرایەتی خۆپیشاندەرانی تشرین دەکات داوای کردووە کە سیستمی حکومڕانی لە عێراق بگۆڕدرێت بکرێت بە نیمچە سەرۆکایەتی یا بە شێوازێکی تر بەشێکی دیکە داوای گۆڕین و هەمواری دەستوری عێراق دەکەن. پێتان وایە ئەمانە دەتوانن چارەسەری بنەڕەتی بن؟ بەو بۆنەیەوە
ئەگەر تۆ بیر لە دەستوری عراقی بکەیتەوە دەستورێکی زەحمەت و معقەدە باسانی ناگۆڕدرێ دەبێ هەموو لایەنە سیاسیەکانی عراق بڕیاری لەسەر بدەن و هەروەها دەنگدانی لەسەر بکرێ و دواتریش ئالیات هەندێک ئەمور هەن بۆ ئەوەی تۆ دەستور بگۆڕیت یاخود سەرڕاستی بکەیتەوە ئەگەر پرۆسەی سیاسی و دەستورت بووێ دیموکراتیت هەیە لە عێراق من پێم وایە لە چەمکەکانی سیاسی دیموکراتی هەیە واتە دیموکراتی ئەوەیە کە لە عێراق هەیە نیزامێکی پەرلەمانی هەیە تۆ ناتوانانی بکەیتە سەرۆکایەتی هەتاوەکو دەستور ڕاست نەکەیتەوە کە بە دەنگدان و پەرلەمان و لەلایەن هێزە سیاسیەکانەوە دەکرێت تۆ ناتوانێت ئەمە بکەیت ئەمانە ڕەت بکەیتەوە ئەمە ڕێی پێنادا بەڵێ گۆڕینی حکوومەت گۆڕینی کەسەکان سەر و چاوەکان بگۆڕیت ئەمە کێشە نییە بەڵام گۆڕینی دەستور و یان چاکسازیکردن لە دەستور نابێ بەم ڕێگەیە ناکرێت پەرلەمان هەیە کە نوێنەراتی خەڵکی عێراق دەکا پارتە سیاسیەکان هەیە هەمویان کۆ دەبنەوە و گفتوگۆ دەکەن و تعدیلات بۆ دەستور دادەنێن ئەمە دادەنێن کە ڕفراندۆمێکی خەڵکی لەسەر بکرێ دواتر ئەبینن دڵباسی نیزامی ڕیاسی دەکەن لە عێراق نابێ عێراق وڵاتی ئەقەلیاتەکان و ئەتیافەکانە بە کورد و عەرەب و هەموو لایەنەکەوە ئێمە ناتوانین بۆ سیستمی سەرۆکایەتی بڕۆین کێ دەبێتە سەرۆکی کۆمار ئایا دەبێت شیعی بێ و کاتە و لە تایفەیەکدا سەرۆکایەتی کۆ بکەیتەوە ئەمە نابێ ئەو کاتە قۆرخ دەکرێ بۆ پرۆسی سیاسی قۆرخ دەکرێ بەڵام ڕاهقی سیاسی هەن خەڵکانی پێنەگەیشت و هەروەها لە ڕێ دەرچوو ئێمە لە عێراق دەبێ کەسێک وەرگرین کە حکمیان هەیە و عاقڵیان هەیە و چارەسەری بابەتەکان بکەن و هەروەها باشە ئەوەی کە دوێنێ لە شەقامەکانی عێراق بینرا نمایشی هێز بوو لەلایەن چوارچێوەی هەماهەنگی و هەروەها سەدریەکانەوە لە کاتێکدا سەدریەکان خاوەن چەکن حەشدی شعبیش بە هەمان شێوایە ئەمە مەترسی قوڵبوونەوەی قەیرانەکان لە عێراق ناکات ئەگەر ئەم دۆخە بەم شێوەی ئێستا هەر بەردەوام بێت بێگومان هەموو حیزبێک لایەنگری تایبەتی خۆی هەیە کە بڕوای بە فیکرە و ئامانجەکانی هەیە وەک خەڵکیش هەیە پیرۆز کراوە نابێ ڕەوشەکە بەو شێوازە بەردەوام بێت چونکە بۆ تاریکستانی دەڕۆین پرۆسەی سیاسی بە تەواوی ڕەت کراوەتەوە هەتاوەکو ئەگەر کێشێشی هەبێ وەگەیشتین بەمە مبادرەی بەڕێز نێچیروان بارزانی هەبوو هەروها سەرۆک وەزیرانی عێراقیش و خەڵکی دیکە شەوانەی کە عاقڵ بوون وتیان دەبێت دان بنیشین قسە بکەین پێویستە هادی بین لەوە و هەروەها بابەتی تویتکردن دەبێت کۆتایی پێبێ ئەمە وای گوت ئەمە وای گوت و دواتر دەبینی کە ڕەوشەکە شڵەژاوی تێدەکەوێت لە نێوان لایەنگران پێویستە هەمویان هێور ببنەوە و بۆ عێراق و خەڵکی عێراق کار بکەن پێویستە هێوربوونەوە دروست ببێت و هەروەها تەنازول بکرێت لە هەموو لایەنەکانەوە پێم وایە کە ڕەوشەکە باش دەبێ نزیک باشە بەڕێز عەقیل تایی چاودێریەمنی و سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان